کاری پزیشکەکان پاراستن و ڕزگارکردنی ژیانی هاوڵاتیانە. ماندووبوونی ئەوان بەردەوامی زیاتر بە ژیان دەدات و کۆمەڵگە تەندروست و چالاکتر دەکات. هاوتا لەگەڵ ئەم ماندووبوونەی پزیشکان توێژینەوەیەکی تیمێکی هاوبەش لە زانکۆکانی ئیمۆری و جۆرجتاونی ئەمریکا و ماک ماستەری کەنەدا دەخینە ڕوو کە تێیدا پرسیاری ئەوە دەکات ئایا بە مانگرتنی پزیشکان ڕێژەی مردن چی لێدێت. توێژینەوەکە لە ساڵی 2012 ئەنجام دراوە و مانگرتنی پزیشکەکانی لە نێوان ساڵانی 1975 بۆ ساڵی 2003 وەک نمونە وەرگرتووە. ئەنجامی توێژینەوەکە چاوەڕوان نەکراو بوو چونکە ئاماژە بۆ دەکات کاتێ پزیشکەکان مانیان گرتووە ڕێژەی مردن کەمی کردووە. بۆ نمونە لە ساڵی 1976 پزیشکەکان لە شاری لۆس ئەنجلس بەهۆی بەرزبوونەوەی باجی هەڵە پزیشکیەکان مانیان لە کارەکانیان کرد. مانگرتنەکە بۆ ماوەی 5 هەفتە بەردەوام بوو. نیوەی پزیشکەکانی ئەو شارە بەشداریان تێدا کرد کە جگە لە یەکەی فریاکەوتن هەموو چالەکیەکانی تریان بایکۆت کرد، بەڵام لەو ماوەیەدا مردن بە ڕێژەی لە 18 دابەزی. لە یەکەم هەفتەی مانگرتنەکەدا ڕێژەی مردن لە لۆس ئەنجلس 21 کەس بوو بۆ هەموو 100,000 کەسێک. لە هەفتەی پێنجەمدا ئەو ڕێژەیە دابەزی بۆ 13 کەس. ئەوەش نزمترین ڕێژەی مردن بوو لەو شارە بۆ ماوەی 5 ساڵ. بەڵام هەردوای ئەوەی پزیشکەکان مانگرتنەکەیان شکاند ڕێژەی مردن وەک پێشووتر بەرز بوویەوە. بە شێوەیەک 2 هەفتە دوای شکاندنی مانگرتنەکە ژمارەی ئەو کەسانی لەژێر نەشتەرگەریدا گیانیان لەدەستدا 90 کەس زیاتر بوون بە بەراورد لەگەڵ ساڵی 1975. نمونەیەکی تری شاری ئۆرشەلیمی ئیسرائیل دێنینەوە. لە ساڵی 1983 پزیشکەکان بۆ ماوەی 3 مانگ و 24 ڕۆژ مانیان لە کارەکانیان گرت و داوای بەرزکردنەوەی موچەکانیان کرد. لە کۆی 11,000 پزیشک 8,000 پزیشکی ئۆرشەلیم چارەسەریان پێشکەش بە نەخۆشەکان نەکرد لە نەخۆشخانە و خەستەخانەکاندا. بەڵام لە کلینیکەکانی خۆیاندا بەرامبەر بە پارە چارەسەری فریاکەوتنیان ئەنجام دەدا. لەو ماوەیەدا ڕێژەی مردن بە بەراورد لەگەڵ 3 مانگی پێش مانگرتنەکە 89 کەس کەمتر بوو. جارێکی تر لە ساڵی 2000 پزیشکەکانی ئۆرشەلیم بۆ ماوەی 10 مانگ مانیان لە کارەکانیان کرد. ئەم جارەش هەر بەهۆی ئەو موچەیەوە بوو کە حکوومەت بۆیانی دیاری کردبوو. لەو ماوەیەدا نەخۆشخانەکان هەموو بەشەکانیان داخست و تەنها بەشی فریاکەوتن و چەند بەشێکی وەک شتنی گورچی لەیان بەکراوەیی هێشتەوە. لە دەمانگی مانگرتنی پزیشکەکاندا مردن بە ڕێژەی لە 139 دابەزی بە بەراورد لەگەڵ 3 ساڵی پێش مانگرتنەکە.